یەکێتی نیازی وایە پەیوەندیەکانی لەگەڵ لایەنەکانی تردا هەر لێک نزیکبوونەوە نەبێت بەڵکو دەیەوێت ڕێککەوتن و یەکگرتنیش لەگەڵ لایەنەکانی تردا بکات. چاوی یەکێتی ئێستا لەسەر حزبی ئایندەی کوردستانە کە قادر عەزیز سکرتێری گشتیەتی و یەکێتی دەیەوێت لەگەڵ ئەم حزبەدا یەک بگرن. شێرکۆ میروەیس ئەندامی سەرکردایەتی یەکێتی بەێنارتی ڕاگەیاند مەکتەبی سیاسی ڕەزامەندی دەربڕیوە بەوەی حزبی ئایندە بێتە ناو یەکێتیەوە و قادر عەزیز بکرێت بە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی. یەکێتی زیاتر لە جاران سەردانی حزبی ئایندە دەکات و باسی یەکگرتنەوەی بۆ دەکات. من ڕێکەوتن بۆ لە بینی حیزبە سیاسەکانە بە تایبەتی و حیزبانەی کە لە دید و بۆ چوون و تێڕوانینی جیهان بینیەوە لە یەکتریەوە نزیکن. ئەمە لە تاریخ و لە هەموو ژیانی ئەحزابی سیاسی شتێکی تەبیعیە. هاوڕێتی و دۆستایەتیشمان لە شاخەوە بۆ شارەیە و باشمان لە گیر و گرفتەکانی ئەمڕۆ لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی کوردستان لەو بارەیەوە گفتوگۆمان کردەوە. زۆر سوپاس. قادر عەزیز سکرتێری گشتی حزبی ئایندە دەڵێت یەکگرتن و چوونە ناو یەکێتی پێشنیازی یەکێتیە و تاوتوێی دەکەن. بە پێی زانیاریەکانی ئەنارتیش بڕیارە سبەینێ ئەنجومەنی سەرکردایەتی حزبی ئایندە کۆ ببێتەوە و گفتوگۆ لەسەر پێشنیازەکەی یەکێتی بکەن. هەروەها هەفتەی داهاتوو شاندێکی یەکێتی کە لە مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی و قادر حەمەدجان ئەندامی دەستەی کارگێڕ و ڕەفعەت عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی پێکاتووە سەردانی حزبی ئایندە بکەن. یەخستنی ڕیزەکانی ئەم بەرەیە بەڕاستی بۆ گۆڕینی هاوچێشە سیاسیەکە لە کوردستان بە قازانجی چارەسەرکردنی قەیرانەکان بە قازانجی ڕێگرتن لە ڕێدابردنی قۆناغی ڕاگوزاری دیموکراسی لە کوردستان بەڕاستی دەبێت هەموو لایەنەکان جا چ ڕێککەوتنی سیاسی بی وەکۆی گۆڕان و یەکێتی چ لە ڕێگەی هەتا یەکگرتنەوەش بی بە تایبەتی ئێمە تاریخەکی هاوبەشمان هەیە لەگە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێ هەوڵ بدەین بەڕاستی ئەم بەرەیە بەهێزکەین. هەرچەندە تا ئێستا یەکێتی تەنها ڕەزامەندی لەسەر قادر عەزیز دەربڕیوە کە وەک ئەندامی مەکتەبی سیاسی دابدرێت بەڵام ئەندامانی تری مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کادرەکانی تری ئایندە لە دوای گفتوگۆکانی ئەو دوو لایەنە یەکلایی دەبێتەوە لە چه ئۆرگانێکی ناوێکێتیدا دابنرێن. لەو ڕۆژەوەی گۆڕان و یەکێتی قردێلەی چوونە ژوورەوەیان بەرەو هۆڵەکانی ڕێکەوتن بڕیوە ئیتر هەر لایەنە و هەوڵی هاوپەیمانەتی و ڕێکەوتنی سیاسی لەگەڵ ئەو لایەنە دەدات کە لێک نزیکن. هێمن مەحموودی نارتی، سلێمانی.